ساعتی کچ و کوڕێکە کابرایەک ژنێک و دوو مناڵیەوێت پیاوەکە ئەمرێت و دوو کچی لە پاش جێمێنێ دوای وەفاتی و دوای چلەی و ماوەیەکی پێچێت پێڵێن تۆ بۆ مێر ناکەیتەوە جوانی تۆ شەهێڵی تۆ ئەڵێ من لەبەر خاتی ئەو دوو کچە بەبەوەی زەعیفەن ژیان و مستەقبەلی خۆم ئەخەمە پێناوی ئەو دوو زەعیفەیە ئەگەر مێری نەبوونێ بە هەر حاڵ بەڵام ئیتر شوراکانیشی کە ئەم مەردایەتی لێ ئەبینن و لێ ئەبیسن ئەڵێ ئێمە دەستت بەسەرا ئەگرین و پاوێ نان هەموو پێکەوە دەیخۆین و طبعا ئەو دوو کچەکە تازە پێ ئەدەن مامی دەستی بەسەرا گرتووە باوکیان نەماوە برایشیان نییە کە ئەڵێ نەچی دەڵێن بە مامە کوڕێک لە دێکەیە لە گوندەکەیە ئاوات و ئارەزوویەتی یەکێک لەو کچانە بێنێ بە شیربایی بێ بەژن بێ بە زۆر بێ بە خواهش بێ بە هەرچیەک بێ کچەکە ئەچێتە دەرەوە کە ئەچێتە دەرەوە کوڕەکە یەخەی پێگرێ کچەکە ئەڵێ لادە لەو کوچە باریکە ڕێگام پێ مەدرە چی دیکە ئەوجودە لیمۆفەریکە هەزاری وەک تۆی خەریکە خوا دەزانێت کەی شەریکە دەچم بە مامەی دەڵێن ئەوجا کوڕەکە جوابەیاتەوە ئەبایە ئەم گۆرانیە کچ و کوڕێک بیان وتایە بەڵام باسی کچەکەیش و باسی کوڕەکەیش هەر یەک نەفەر وتوێتی ئەوجا کوڕەکە وەی نانە نەچی دۆخدا نەچی نەڕۆی نەڵێ بە مامە بە چاوی کاڵە لێوی ئەبۆ ژووتەشە مامە ئەهدر کردووە بۆ من دەبن یەک لەو باوانە مامە ئەوجا کوڕەکە ئەڵێ کچەکە ئەڵێتەوە ئەگەر ڕاستەکەی ئەم هێنی پیاوانە دەستت هەڵدێنی دەچی پیاوی بەڕێز دێنی دێی و لە مامەم دەستێنی ئەم شەوبنێرە بۆ خوازبێنی دەچم بە مامەی دەڵێ ئەم گۆرانیەکانە ئەمە شەعری ئەو گۆرانیەیە کە چەند ساڵە ئەم گۆرانیە بەگوێی هەموو کەسێکا چووە نەچی بە مامەی دەڵێم و تا ئێستا نەچی بە مامەی دەڵێن زیاتر شەعرەکەی خۆیان بەکار نەهێناوە مامەزانی دێش چەند شیکارێکی لەسەرەکە و منیش لەسەر بە گۆرانی بۆتانەڵێم پێشکەشتانەکەم بە خزمەتانەوە Thank you.
Hả?